دووبارە ڕێز و سلااو ئەم جارەیان هەروەکو لە بەشی یەکەمینی جیۆپۆلەتیکدا باسمان کرد لە بەشی دووەمیندا باس لە گۆڕانکاریەکانی جیۆپۆلەتیک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەکەین. هەروەکو دەبینی 6 ڕۆژ بەر لە ئێستا کە دەکاتە 16 ئەم مانگە 16/6 ئیتر لە یەک ڕۆژدا تەماشامان کرد شێخ محەممەد بن زاید سەردانی رووسیای کرد و محەممەد بن سەلمانی شازادەی سعودیەش سەردانی پاریسی کرد. ئیتر ئەمە نیشانمان ئەدا کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەردەکان چۆن لەقا بە جێگای خۆیان دەکەن، هیچ بەردێک لە شوێنی خۆیدا نامینێ. هەروەکو دەزانین لە 100 ساڵی پێشوودا سعودیە و ئیمارات و بەحرین و قەتەر و کووەیت و هیچ جوولانەوەیەکیان نەکردووە کە نەوەک لە بەرژەوەندی ئەمریکا بێ، باڵکو ئەمریکا پێی ناخۆش بێ، هیچ جوولانەوەیەک نەکراوە. بەڵام ئێستا کە تەماشا دەکەین ئەو هەموو گۆڕانکاریانە لە ئارادان ئەمانە چین هەوڵ ئەدەین لەمانە بگەین. لە بەشی یەکەمینی جیۆپۆلەتیکدا باسمان کرد ئابووری سەرمایەداری لیبرال و بە گلۆبالیزەبوونی جیهان و ئابووریەکەی، بە گلۆبالیزەبوونی بازرگانی و کۆمپانیا نێودەوڵەتیەکان کە لە سەرەوەی دەوڵەتی نەتەوەیین ویانیش لە سەرەوەی دەوڵەتی نەتەوەیی بیر دەکەنەوە، یانیش بەرژەوەندیەکانیان تەجاوزی سنوورەکانی دەوڵەتی نەتەوەیی دەکا، وا دەکا کە لایەنەکان هەم ناکۆک بن هەم پەیوەندیان لەگەڵ یەکتری هەبێ. لەوێدا باسمان لە تێکەڵکردنی دوو چەمک کرد، چەمکی هاوکاری کۆپەڕیشن و چەمکی کۆمپتیشن واتە ڕێقابەت. و ناومان لێنا گوتمان لە سەدەی 21دا لە جیاتی فرند ئەند ئەنەمی کۆئۆپەڕیشن واتە هەم هاوکاری هەم ڕێقابەت و ململانێ لەگەڵ یەکتریدا لە ناو یەکتریدا بەڕێوە دەچن. و ئەمەش لە کۆبوونەوەی 19 ئەو مانگەدا لە پەکین بینیمان کە لە نێوان شی جینگپین و وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن سازکرا و بڕیاری لەسەردرا. ئەمە کاریگەری خۆی لەسەر هەموو جیهان و لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر شەڕی ئۆکرانیا دەبێ. بەو شێوەیە تەماشا دەکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا ئیتر پەیتا پەیتا پرێنس و شازادە و پاشا گەنجەکان سیاسەتێکی نوێ لە کەندالدا پەیڕەو دەکەن. سیاسەتەکە دوو لایەنی هەیە، بە تەنیا لایەنی شەڕی یەمەنی نییە کە ئەمریکا بە تایبەتیش جۆ بایدن لەوەتەی هاتۆتە سەردەسەڵات بە چاوێکی سادە تەماشای دەکا و ئیتر لە بەرژەوەندی ئیمارات و سعودیە قسە ناکە و یانیش کار ناکە. بە تەنیا ئەمە نییە و بە تەنیا ئەمە پەیوەندی بە ڕووداوی کوشتنی ڕۆژنامەنووسی سعودی جەمال کاشوکچیش نییە کە محەممەد بن سەلمان شازادەی سعودیای پێتاوانبارە دەکرێت، بەڵکو لەمە زیاتر وڵاتانی کەندا و گەشتونەتە ئەو ڕاستیە ئەگەر بیان هەوێ ببنە زلهێز دەبێ سیاسەتێکی سربەخۆییان هەبێ و سیاسەتە سربەخۆیەکە ئەمەیە کە ناکرێ ئەتۆ پەیوەندیت بە تەنیا لەگەڵ لایەنێک هەبێ واتە ئەمریکا هەرچەندە هاوپەیمانیش دەبێ، دەبێ پەیوەندیەکانت لەگەڵ هەموو لایەنەکاندا هەبن. ئەمە ڕاستیەکە. ڕاستیەکی دیکە ئەمەیە کە جیهانی ئەمڕۆ جیهانی یەک جەمسەری و دوو جەمسەری نییە، جیهانێکی فرە جەمسەریە. کۆمەڵێک هێز سەر لە نوێ سەر هەڵئەدەن و هێزێک بە تەنیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وەکو سەردەمی جۆرج بۆش کە هاتە عێراق دەیگوت ئەوەی لەگەڵماندانەبی دوژمنمانە. ئەمە نایخوایتر. ئەمریکا زۆر هەوڵیدا محەممەد بن سەلمان سزا بدە، بەڵام محەممەد بن سەلمانی لە دەست ڕۆیشت
چوە لای چین و چوە لای رووسیا. لە مەسەلەی ئۆپیکدا ئەمریکا چاوەڕوانی دەکرد کە سعودیا زیاتر نەوت بەرهەم بێنێ بۆ ئەوەی نەوت هەرزان ببێ بۆ ئەوەی قەیرانی ئابووری لەسەر رووسیا ویانیش قەیرانی ویانیش ئابلۆقەی ئابووری کە خۆر ئاوادەی خاتە سەر رووسیا کاریگەری نێگەتیف و نەرێنی بەسەر وڵاتانی خۆر ئاوادا نەبێ و ئەمە ئەمریکا ناڕازی نەکە. بەڵام تەماشامان کرد لەوەدا سەرکەوتنی بەدەست نەهێنا. محەممەد بن سەرمان گوتی نەخێر نەوت زیاتر بەرهەم ناین ئیتر بەم شێوەیە هەڵس و کەوتی کرد. تەماشامان کرد ئێستاکە جگە لەوەی کە سعودیا لەگەڵ رووسیا و چین پەیوەندی دەکا ویانی جگە لەوەی کە محەممەد بن زاید سەرۆکی ئیمارات سەردانی پوتین دەکا و خۆشترین دیداری لەگەڵ ساز دەکا کە مانای شکاندنی ئابلۆقەی ئابووریە بەسەر رووسیا چونکە هاوپەیمانێکی گەورە ئیمارات وەکو ئیسرائیلی مسلمانان دەناسرێ. ئیسرائیلی مسلمانان دەچێتە سنت پیتەربروخ لەگەڵ پوتین دائەنیشێ و کۆمەڵێک پرۆتۆکۆلی لەگەڵ ساز دەکات. ئەمە هەر لە خۆیەوە نییە، ئەمە نیشانی ئەدا کە ئەمریکا ئەو هێز و قودرەتەی جارانی لە ناوچەکەدا نەماوە. لە ڕۆژانی ڕابردوودا بینیمان ئەنتۆنی بڵینکن بەر لەوەی سەردانی ئاسیا و پەکین بکە سەردانی سعودیای کرد بۆ ئەوەی هاوپەیمانە تۆراوەکەی لە شوێنێک ڕابگرێت و لەوێدا لە کۆبوونەوەی هاوکاری کەنداودا کە بەشداری کرد هیچ قسەیەکی پێ نەبوو. ئەزانی چی وت؟ بەتەنیا داوای دەکرد لە بەرامبەر داعش یەک بگرن. یعنی ئەمە نیشانی ئەدا کە ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جگە لە کارتی داعش کارتێکی دیکەی بەدەستەوەدا نەماوە، ئەوەندە لە پاشەکشێدایە و جگە لە یعنی ئەو سزایەنەی کە دەیهەوێ بەسەر هاوپەیمانەکانی بدا ئەگەر لە ڕێگادا دەربچن ئەم سزایەنە زۆر زۆر بێکاریگەرن. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین جگە لەمە ئیتر محەممەد بن سەرمان ئەمجارە سەردانی پاریسی کرد و کۆمەڵێک ڕێککەوتنی لە بواری وزە، لە بواری تەکنۆلۆژی، لە بواری پەروەردە، لە بواری گەشت و گوزاردا، لە زۆر بوارەکاندا لەگەڵ فەڕەنسا ساز کرد حتا دەگاتە مەسەلەی کە کڕینی چەکی فەڕەنسیش. خۆی لە خۆیدا لە سەردەمی تەقینەوەی شەڕی ئۆکرانیادا بریتانیا و ئەمریکا لە پشتەوە خەنجەرێکیان لە فەڕەنسادا کە ڕێگایان نەدا ئەوسترالیا کەشتی نوکلەری ژێردەریایی فەڕەنسی بکرێت و ئەمە فەڕەنسیەکان ئەمەیان لەبیر نەکرد. فەڕەنسا بەردەوام ویستوێتی لە ناو ناتۆدا خۆسەریەکی هەبێ، ئۆتۆنۆمیەکی هەبێ، قسەی خۆی هەبێ، بەڵام بەردەوام کێشەی بۆ دروست دەکرێت و ئەمانە بەتەنیا بەس نەبوون. لە سەردەمی بەهاری عەرەبیدا بینیمان کە تەقینەوەی زۆر زۆر گەورە لە پاریس کران و بەشێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە ئەو تەقینەوانە لە بەریتانیا ڕێکخراون. یعنی ئەمە بەڕاستیشتی زۆر زۆر گرنگە کەواتە ناکۆچەکان لە سەدەی 21دا ئەمە نەگرنگ. بۆیە محەممەد بن سەلمانی هاوپەیمانی ئەمریکا و فەڕەنسای هاوپەیمانی ناتۆ و ئەمریکا ئیتر لە پاریس یەکیان کرد ڕێککەوتنی زۆر زۆر گەورەیان سازکردن کە ئەمە بە هیچ شێوەیەک یعنی لە بۆ ئەمریکا وەکو بیبەرێکی تون وایە، وەکو شتێکی ناخۆش وایە، ناڵین ئەمە 100% دژی بەرژەوەندەکانی ئەمریکایە و ئەمانە هەموو نیشانمان ئەدەن کە ئەم جارە جگە لە ئەمریکا لایەنەکانی دیکە بە هاوپەیمانی ئەمریکا و بە ئەوانەی هاوپەیمانی ئەمریکا نین لە هێرشدان بە پێچەوانەی تەوژمەکانی ئەمریکا تەماشا دەکەن، هاوپەیمانی ساز دەکەن، ئیتر جم و جۆڵ دەکەن، ڕێککەوتن ساز دەکەن و ئەمە لەمەدا نمونەی ئەتوانین ئیبراهیم ڕئیسی بێنینەوە کە لە ڕۆژانی ڕابردوودا ئەویش سەردانێکی زۆر گرنگی لە بۆ ئەمریکای لاتین کرد، واتە ڤێنزوێلا و
کوبا و چەند ناوچەیەکی دیکە کە کێشیان لەگەڵ ئەمریکادا هەیە و لە مەشدا تەماشا دەکەین ڕێککەوتنی زۆر زۆر گەورەی بازرگانی ئەنجامدران و ئەمەش نیشانی ئەدا کە ئەمریکا وانیش سزا ئابوووریەکانی ئەمریکا لەسەر ئێران ئیتر هەتاوەکو دەچێ بێکاری گردەبن. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین کۆبوونەوەیە لەسەر ڕێککەوتن و ڕێک نەکەوتنی نوکلەری لەسەر مەسلەی نوکلەری لە نێوان ئەمریکا و ئێران دووبارە دەستی پێکردوتەوە و ڕەنگ بێ بەشێک لەو جم و جۆڵە سەربازیانەی ئێران ویانیش لە سێدارەدان و ئیتر تونند و تیژەکانی ناو ئێران پەیوەندی بەوە هەبێ کە باڵێک لە ناو ئێران نەیهەوێ ڕێککەوتن ساز بکە. ئێرانیش وەکو تورکیا وایە باڵێکی هەیە لە دژی ڕێککەوتنە لەگەڵ ئەمریکا، باڵێکیشی لەگەڵ ڕێککەوتنە لەگەڵ ئەمریکا. ئەو باڵی دژێتی بەردەوام لەم کاتانەدا ئیتر فەوزایەک تونند و تیژێک ساز دەکەم. تەماشا دەکەین ڕێژەی ئەعدام لە ڕۆژانی ڕابردوودا زیاتر بەرز بووتەوە و تەماشا دەکەین لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستاندا ئێران دەستی بە جموجۆڵێکی سەربازی گەورە کردووە و تۆپباران و موشک بارانی ناوچەکە دەکات. لە ناوچەی ئەردەبیل واتە سنووری ئەزەربایجان ئێران بەردەوامە لەسەر مانۆڕە سەربازیەکانی لە دژی ئەزەربایجان و ئێران بەردەوامە لەسەر هاوکاری و هاندانی ئەرمەنستان دیسان هەر لە دژی ئەزەربایجان. ئەمانە نیشانمان ئەدەن کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کۆمەڵێک بەرد دەلەقێن، کۆمەڵێک گۆڕانکاری دێنە ئاراوە. ئەوەی تاوەکو ئێستا بە تەواوەتی خۆی یەکلایی نەکردوتەوە تورکیایە. نام هەوێ لە پەیوەندی لەگەڵ کێشەی کووردا باز بکەم چونکە دەمەوێ لەو بارەیەوە ڤیددیوەیەکی جیاوازتر ساز بکەم، بەڵام تورکیا هەروەکو دەبینین لە دوای شەڕی سووریادا ئیتر کەوتۆتە ناو قەیرانێ، هەم لەلایەک پابەندی مۆسکۆ و ڤلادیمیر پوتین و رووسایە، هەم لەلایەکی دیکە ناتوانێت بە هیچ شێوەیەک خۆی لە ئەمریکا دوور بخاتەوە. لە مەسەلەی سوێد کێشە ساز دەکات لە بۆ ناتۆ، بەڵام مەبەستێتی لەگەڵ ئەمریکا ڕێک بکەوێت و ئەمریکا دانی پێدا بنێ و ڕێککەوتنی لەگەڵدا ساز بکە و ئەمە خۆی لە خۆیدا کێشەیەکە. بەڵام لە ناوەوەی سووریا تەماشا دەکەین تورکیا بەڕاستی کارێک ناکە کە لە دژی ئەمریکا بێ، یعنی کارێکی استراتیژی تورکیان پێ بڵێن لە دژی ئەمریکا، نەک لە سووریا، لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تەماشا دەکەین هەڕەشە لەسەر یۆنان دەکا، ئاڵێ شەوێک دەینە سەرتان لێتان ئەدەین. یۆنان هەموو پارە و پول و مڵکەکەی دەفرۆشێ بە چەک ئەدا و یۆنان هەتاوەکو دەسێ زیاتر پێشوازی لە سەربازانی ئەمریکی دەکات لە ناو خاچی وڵاتەکەی. ئێستا کە یۆنان بۆتە گەورەترین قەرەقۆڵی ئەمریکا لەسەر دەریای سپی ناوەڕاستە و هەر کاتێک هەڕەشە لە کوردەکانی سووریا دەکات، کوردەکان ئەوەندەی دیکە ئەچنەوە ناو باوەشی ئەمریکا. کەواتە ئەردۆغان چ کارێک دەکات لە دژی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ هیچ کارێک ناکە. ئەو سەرکێشی ئەو سەر ئێشانەی لە بۆ ناتۆ لە بۆ ئەمریکای ساز دەکا، بەڵێ ئەمە ئامانە سەر ئێشانە، بەڵام ئایا ئەمانە ئەنجامی یەکلاکەرەوەیان دەبێ؟ جارێ بەڕاستی ئەمە نابینین. لە مەسەلەی شەڕی ئۆکرانیا و رووسیادا ئایا شتێک دەکا کە ئەنجامی شەڕەکە لە بەرژەوەندی ڤلادیمیر پوتین و رووسیا تەواو ببێ؟ ئەمەیان جارێ بە هیچ شێوەیەک نابینین. کەواتە دەبێ بپرسین تورکیا چ کارێکی استراتیژی دژ بە ئەمریکا دەکات لە ناوچەکە؟ بەڕاستی لەمەشدا شتێکی ڕوون نابینین. ناڵێن ناکۆچی نییە، لە سەدەی 21دا ناکۆچی و هاوکاریەکان لەگەڵ یەکتری بەڕێوە دەچن، لە ناو یەکتری بەڕێوە دەچن. هەتاوەکو ئێستا بەو شێوەیە بە تەنیا ئێران نەبێ، ئەوە ئێرانیش وەکو وتمان لەلایەک لە دژی ئەمریکا لەگەڵ رووسیا و چین، لەلایەکی دیکە لە دژی ئەمریکا
بەنێو بژیوانی چین لەگەڵ سعودیا ڕێککەت ڕێک دەکەوێت پەیوەندەکانیان ئاسایی کردنەوە لەلایەکی دیکە هەروەکو وتم گەورەترین سەردانی لە بۆ ئەمریکای لاتین ساز دەکا لەگەڵ وڵاتە ناکۆکەکانی ئەمریکا گەورەترین ڕێککەوتنی بازرگانی و سەربازی و ئابووری ساز دەکا بەڵام لەلایەکی دیکە تەماشا دەکەین لەسەر مەسەلەی نوکلەری کۆبوونەوەکان دەست پێ دەکەنەوە ئەوە تایبەتمەندی جیۆپۆلۆتیکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و چین لە هێرشێکی زۆر بەرفراواندایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چین بەبێ ئەوەی تانکێک بجوولێنێ بەبێ ئەوەی فڕۆکەیەک بجوولێنێ بەبێ ئەوەی خوێنی سەربازێک بڕێژێ بەبێ ئەوەی یەک فیشک بتەقێنێ ئیتر توانی هاوپەیمانە تۆراوەکەی ئەمریکا واتە سعودیا لەگەڵ دوژمنە گەورەکەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست واتە ئێران ئاشت بکاتەوە و تەماشا دەکەین لەلایەکی دیکە ئەمریکا توانای ئەو مانۆڕە سیاسی و دیپلۆماسیانەی لە دەست داون بە تەنیا هێزی ڕق بەکاردێنێ و لە هەر شوێنێک کە هێزی ڕق بەکاردێنێ لەوێ تێکەڵ و پێکەڵێک دروستە بێ هیچ سیاستێک هیچ ئەنجامێکی لێ دروست نابێت تەماشای عراق بکە ئەمریکا چی کرد لە عراق چی بەدەستهێنا خزمەتی بە چی کرد تەماشای سووریا بکە بە هەمان شێوە تەماشای مەسەلەی داعش بکە تەماشای ئیخوان موسلیمین بکە ئەمریکا چی کرد تەماشا دەکەین بەڕاستی لەو بارەیەوەدا ئەمریکا تاڕادەیەک لە پاشەکشێدایە ئایا ئەتوانین بڵێن ئەمریکا لە ناو دەچێ و یانیش ئەو هێزانەی وەکو سعودیا وەکو ئیمارات پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ ئەمریکا دەپسرێنن نەخێر بە هیچ شێوەیەک وانە بەڵام وەکو وتم لە سەدەی 21میندا زلهێزێک بە تەنیا ناتوانێت بڵێ یان دۆستم بە یان دوژمنم بە هێزەکانی دیکە هەن دەوڵەتانی دیکە هەن ئەو دەوڵەتانە ئەڵێن نە دوژمنت دەبین نە دۆستت دەبین هاوکارت دەبین و ڕەقیبیشت دەبین لەگەڵ دوژمنەکانی تۆش پەیوەندیمان بەردەوام دەبێت و ئەمە تەماشا دەکەین کاریگەری خۆی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر کوردستانیشدا بەجێ دێڵێن ئەمە لە ڕۆژانی ئایندەدا لە عێراقدا دەبینین لە ڕۆژانی ئایندەدا و لە ئێستادا لە سووریادا دەبینین بەڵام با ئەمە بمێنێ بۆ بەرنمەیەکی دیکە کە تایبەت دەبێ بە کێشەی کورد لە ئێران لە عێراق و بە تایبەتی لە سووریادا لەوەش تایبەتتر ئەکرێ لە ڕۆژانی ئایندەدا هەڵمەتێکی وەکو ساڵی 1992 دژ بە پەکەکە لە کوردستانی عێراقدا ئەنجام بدرێ خۆی لە خۆیدا هەڵمەتێکی بەو شێوەیە لە سووریا و لە ڕۆژئاوا و لە باکووری سووریادا هەیە ئەمانە بەرەو چێ دەچن ئایا کوردەکان چۆن دەتوانن هەڵسو کەوت بکەن سیاسەتی ڕابردوو ئێستایان چۆنە و ئەم سیاسەتە دەبێت چ گۆڕانکاریەکی بەسەرەوە بێتن بێگومان لە هەڵەکردن دەربارەی شتە استراتیژیەکان باجی دەبێت کاتێک تۆ هەڵەت کرد 5 ساڵ بەر لە ئێستا 6 ساڵ بەر لە ئێستا ئەو ڕۆکەن ناتوانانی بڵێ باشە ئێستا چی بکەم ئێستا چیەکە ئێستا دەبێت باجەکەی بدەیت ئێستا خەڵک باجەکەی ئەدا ئێستا بزوتنەوەکەت باجەکەی ئەدا ئیتر بەداخەوە سیاست بەو شێوەیە و ئەمەی لە سووریا ئەکرێ ویانیش ئەمەی تەماشا دەکەین پەکێکە دەیکا بەڕاستی کاتی ئەوە هاتووە بڵێن کە ئەتۆ بەتەنیان ناتوانانی ئەم کارە بکەیت یان دەبێ هێزی دیکە دروست بکەی هاوپەیمانی دیکە دروست بکەی یان ئەمە زیانت پێدەگەنی لەژێر ئەو بارە قورسە تۆ ڕزگارت نابێت چارەسەری لێرەدا چییە هێزە سیاسیەکان بە خۆیان دەزانن ئەوان لە مەیدانەکەن ئەوان دەزانن چارەسەری چیە بەڵام واقعیەکە بەو شێوەیە تکایە لە بیرمەکان چاودێری هەر سێ بەشەکە بکەن لە ئایندەدا ڕنگ بێ سبەینێ بەیانی واتە ڕۆژی هەینی 26 ئەم مانگە لەسەر کوردستان بە هەمان شێوە بەرنمەیەک پێشکەش بکەم و
ئیتر باس لە کاریگەریەکانی جیۆپۆلۆتیک و سیاسەتە ئاڵۆزەکانی ناوچەکە لەسەر کێشەی کورد بکەین بە تایبەتی لە عێراق و لە ئێران و لە سووریادا خۆی لە خۆیدا لە تورکیا ئاڵۆزیەکی زۆر گەورە و نادیاریەکی زۆر گەورە لە ڕێگادایە ئەمە چۆن دەبێ و ئەمانە دەبێ خوێندنەوەی جیاوازیان بۆ بکرێ تەنانەت ڕەجەب تەیب ئەردۆغانیش مەرج نییە بە تەنیا سیاسەتێکی دژ بە کوردی بکە ئەکرێ سیاسەتێکی کوردی هەبێ لەگەڵ هەندێک کورد دژ بە هەندێک کوردی دیکە و ئەمە لە بەشداری پێکردنی هودا پاڕواتە حیزبوڵڵا لە ناو دەسەڵاتدا و لە سەردانەکەی مەسرۆر بارزانی لە ڕۆژانی لە دووسێ ڕۆژی ڕابردوودا بۆ ئەنقەرە و پێشوازیکردنی لەلایەن هاکەن فیدان واتە سەرۆکی پێشووی میت و پاشان کۆبوونەوەی لەگەڵ یەشار گولەر وەزیری بەرگری و پیاوی یەکەمی سەربازی تورکیا پاشان لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان خۆی لە خۆیدا نەبوو لە ڕۆژێکدا کە لە قامیشلی گەورەترین بۆمباردومان ساز دەکرێت سیاسیە سڤیلەکان و بە تایبەتی ژنان و کەسانی جگە لە کەسانی کورد کەسانی ئاسووری سووریانی دەکرێنە ئامانج مەسرۆر بارزانی لە ئەنقەرەیە و مەسرۆر بارزانی لەگەڵ یەشار گولەر کۆ دەبێتەوە یەشار گولەر پێمان دەڵێ لە ڕۆژانی ئایندەدا شتی خۆش دێنە ئاراوە ئەو شتە خۆشانە چیم کە دێنە ئاراوە لە بەرنامەی ئایندەدا باز دەکەین تکایە لەگەڵمان بن ڤیددیۆکانمان بڵاو بکەنەوە و ئەوانەی کە کەناڵی یوتیوبی هیوا خۆشناویان سوبسکرایب نەکردووە تکایە بەشداری بکەن و سوبسکرایبی بکەن بۆ ئەوەی کەناڵی یوتیوب و ئیمێلەکەتان لە هەموو ڤیددیۆکاندا ئاگدارتان بکاتەوە ڕێز و سڵاو